قۆناغەکانی ئەنفالی کورد. ئەنفالی یەک. ئەنفالی دۆڵی جافاتی لە 23 شوبات تاوەکو 19 ئاداری ساڵی 1980 خایەن. ئەم شاڵەوە بە هێرشکردن بۆ سەرگوندەکانی سەرگەڵ و بەرگەڵووی دۆڵی جافاتی لە 23 شوباتی 1980 دەستی پێکرد. لە چەند خۆڵێکەوە بە درێژایی 80 کیلۆمەتر لە بنگردەوە بۆ لای ڕۆژهەڵاتی دەریاچەی دوکان و شارۆچکەی دوکان، لەوێشەوە بۆ شاری سلێمانی و شارۆچکەی ماوەت و چوارتایی گرتەوە. ئەم هێرشە بەربڵاوە سنووری شارۆچکەکانی سوورداش و دوکان و سەرچنار و قەڵاچواران و چوارتایی گرتەوە بە سەرپەرشتی وەزیری بەرگری ئەو کات سوڵتان هاشم. هێزە بەشداربووەکانی ئەم شاڵەوە پێکاتبوون لە 20 لیوا و 60 فەوج. لەم هێرشەدا نوێترین چەکی قوڕس بەکارهێنران کە بوونە هۆی وێرانکاریەکی زۆر لەم ناوچانەدا. ئەنفالی دوو لە 22 ئادار دەستی پێکرد و 1 نیسانی 1980 کۆتایی هات. ئەم هێرشە ناوچەی قەرەداغی گرتەوە لە تەکیا، سێوسێنان، سەگرمە، دەربەند باسەرا، قۆپی قەراق و چەند شوێنێکی تر گشت گوند و ئاوەدانەکانی ئەم ناوچە جوگرافیایی گرتەوە. سەرەتای هێرشەکە بە کیمیابارانکردنی چەند شوێنێکی استراتیژی لە ناوچەکەدا بوو کە بە شێوەیەکی زۆر سەخت کیمیاباران کران. لە ئەنفالی قەرەداغ ئەو هاوڵاتیە کوردانەی کە دەستگیرکران یاخود خۆیاندا بەدەستەوە بۆ سەربازگەی قۆرەت و گوازرانەوە کە نزیکەی 8,000 کەس بوون لە ژن و منداڵ و پیر و گەنج، پاشان گوازرانەوە بۆ سەربازگەی تۆپزاوە لە نزیک کەرکووک و دواتر لەوێ گەنجەکان لەوانی ترجیا کرانەوە بەرەو شوێنێکی نادیار بران. ئەنفالی سێ لە 7 تاوەکو 20 نیسانی ساڵی 1980 شاڵاوی ئەنفالی سێ ناوچەی گەرمیانی گرتەوە. گەورەترین و بەرفراوانترین هێرش و پەلامەر بوو لە ساڵی 1980 بۆ سەر کوردستان کە ناوچەکانی دووز، قادرکەرم، کەلار، کفری، چەمچەماڵ، تیلەکۆ، پێباز، سەنگا و تەکیە و بەشێک لە ناوچەی ئاغجەلەری ڕاماڵی. زیانێکی زۆر گەورەی گیانی و مادی بە دانیشتوانی نزیکەی 5,000 سەرگوندی ئەم ناوچانە گەیان. لە 14 نیسانی 1980 4 شارۆچکەی لە یەک کاتدا خاپوور کردن. نزیکەی 20,000 ژن و منداڵ و پیا و بۆ سەربازگەی قۆرەت و بران. هەر بۆیە ساڵانە 4/4 وەکو ڕۆژی یادکردنەوەی تاوانی ئەنفال ناسێنراوە. ئەنفالی 4 لە 8 نیسان تاوەکو 3 ئایاری 1980 هێزەکانی ڕژێم دوای تەواوکردنی تاوانەکانی ئەنفالی سێ کە زۆرترین ژمارەی قوربانی و شوێن بزری لێکەوتەوە لە هێرشەکانی بەردەوام بوو بۆ سەر ناوچەکانی تری کوردستان بە هەمان شێوە. جوگرافیای ئەم شاڵەوە لازەی بچووک بوو کە هێڵی سنووری هەردوو پارێزگای کەرکووک و هەولێر پێک دەهێنێت. سەرەتای ئەنفالی 4 بە کیمیابارانکردنی گوندی گۆپتەپە لە ڕۆژی 3 ئایاری 1980 دەستی پێکرد باهۆی فڕۆکە جەنگیەکان بۆمبی کیمیایی بە سەر خەڵکەکەی باران کە قوربانیانی ئەم گوندە بە نزیکەی 300 کەس دەخەمڵێنرێن. بۆ ڕێگرتن لە دەربازبوونی دانیشتوانی گوندەکانی گۆپتەپە و عسکەر و گوندەکانی دیکە، ڕژێم ئاوی بەنداوی دوکانی بەردایەوە تاوەکو خەڵکی نەتوانن لە زەی گۆپتەپە بپەڕنەوە و دەرباز ببن. قۆناغی ئەنفالی 5 و 6 و 7 دۆڵی چیاکانی شەقڵاوە و ڕواندز لە 15 ئایار تاوەکو 26 ئابی 1980 سەرەتای هێرشەکە لە 15 ئایاری 1980 بوو کە دوا ڕۆژی مانگی ڕەمەزان بوو. چەند فڕۆکەیەک کەوتنە کیمیابارانکردنی گوندەکانی وەرە، نازەنین، کاموسک، سپیندارە، عەلیاوە، سماقوڵی. بووە هۆی گیانەدەستدانی ژمارەیەکی زۆری دانیشتوانی گوندەکان و مرداربوونی ئاژەڵەکانیان. تونترین هێرشی سوپای عێراق بۆ ناوچەی دۆڵی بالیسان بوو، بەڵام زیانی گیانی بەراورد لەگەڵ هێرشەکانی پێشوو کەمتر بوو چونکە زۆربەی ئەم ناوچانەی سەر بە پارێزگای هەولێر چۆڵکرابوون و خەڵکەکەی ڕاگوێزرابوون. گەورەترین زیان لەم ناوچەیە بەرگوندی بلەی خوار و کەوت و خەڵکەکەی شوێن بزرکران. لە ڕۆژی 7 حوزەیران شاڵاوی ئەنفالی 5 کۆتایی هات. سەرەتای ئەنفالی 6 لە 26 تەموز بە بۆردومانکردنی ناوچەکانی دۆڵی بالیسان و دۆڵی مەلەکان و دۆڵی وەرتێ و دۆڵی هیران و سماقوڵی
بە چەکی کیمیایی دەستی پێکرد و حکوومەت خەڵکەکەی دەرپەڕان. پاشان لەلایەن حکوومەتەوە ناوچەکە داگیرکرا. داواشیان لە خەڵک کرد خۆیان بەدەستەوە بدەن لێبوردنی گشتی هەیە، بۆیە ژمارەیەکی زۆری خەڵکەکە هەڵخەڵەتان و خۆیاندا بەدەستەوە و دوای گرتنیان شوێن بزرکران. لە میانەی شاڵاوەکانی ئەنفالەکانی 5 و 6 و 7 52 گوند لە ناحەی خەلیفان و ڕواندز و خۆشناو وێران کران کە سەرجەمیان 2602 خێزان بوون. ئەنفالی کۆتایی بادینان لە 25 ئاب تاوەکو 6 ئەیلولی ساڵی 1970 لە دوای وەسانی شەڕی عێراق ئێران دوا شاڵاوەکانی ئەنفال لە 8 ئازاری 1970 دەستی پێکرد. سوپای عێراق دەستی واڵا بوو بۆ ئەنفالکردنی ناوچەی بادینان. ئەم شاڵاوە بە درێژایی ناوچەکانی زاخۆ، ئامێدی، شێخان و ئاکرەی گرتەوە. سەرەتا ناوچەکە بۆردومان کرا لەلایەن سوپای عێراق بە بۆمبی هێشووی و عنقودی کیمیاوی. بەڵام لە قۆناغ یەکەمی پرۆسەکانی ئەنفال کە گەرچی ناوی ئەنفال نەبوو کاتە گوندەکەمان ڕوخیانرا بڵێن هاتینە چەمچەماڵ لە قۆناغی یەکەم کە کاتی عەلی حەسەن مەجید بوو بە بەرپرسی کەرکووک باکوور، بەڵام لە کەرکووک دەوامی کرد. ئیتر لە دەستپێشی تاوانکاریەکانی ئەنفالە کە گەرچی و کاتە خەڵک نێزانی ناوی ئەنفالە، بەڵام ئەمانزانی ئەوەی تر ڕەش بگیرە و گوندەکان ئەڕۆخێ و کیمیایی دابووی لە هەڵەبجە هەموو ئەو واقعانە ئێمە لە بەرچاومان بوو بینیمانە. بە تایبەتیش من لە بەرەوەی ماڵ خوشتێکی دایکم خەڵکی گوندی ساتی بوون کە گوندەکەیان ڕوخا ئەو کوڕێکی هەبوو، کوڕەکەی مایەوە لە ئەو چەم و دەشتەی ساتی لەناو باخ و بینەکانە خۆی حەشاردا بوو. بەڵام کەیتر کۆتایی بە ئاوەدانی هات لەو ناوچەی و هەموو گوندەکان سوێنران و ڕوخێنران هیچ دەواازەیەکی بوون ئەمە هاتەوە بۆ چەمچەماڵ لە ماڵ ئێمە بوون و دواتر کە لێبوردنێک دەرچوو لە قۆناغی کۆتایی ئەنفالە نەک ئەو لێبوردنەی کە خەڵک ئازاد کرا، بەڵکو قسەکەوا بوو کە ئەوانەی بەر یعنی نەچوونەتە پێشەوە یا هین نەبوون بڕۆن تەسنیم بن ئەکرێن بە سەرباز. ماڵی ئەو خوشکەی دایکشم لە ماڵ ئێمە بوون چوون خۆیان تەسنیم کرد و بران و تێکەڵ بە ئەنفالەکان کران. ئیتر تا ئێستاش ینی چارە نووسیان ناوگەڕەوە کۆمەڵەکانە بە حکمی ئەوە ینی تر لە نزیکەوە بڵێن ئاگام لە ئازار و معاناتیان بۆ بە دیاریکراویش بەهۆی ئەوەی کە بۆ خۆش دەزانی چەمچەماڵ ئۆردگای شۆڕش ئەکسەریەتی ئەو خەڵکی کە لەوێ ژیان هەمووی کە سوکاری ئەنفال بوون ئاشنایەتی و پێکەوە ژیانمان لەو ناوچەیەوەی کردبوو کە زۆرتر یان بڵێم زیاتر لە خەڵکی تر نزیک بین لە ئازار و معاناتیانەوە. بەڵام ئەوەی کە وەکو کارکردن بۆ ینی تۆمارکردنی ئەو کارانی کە کردومە بە دیاریکراوی کاتێک کە ڕووداوی سیوێکی ئاب بوو ڕۆشتین لە ئێران بووین لەژێر خێوەتێکا بووین لەگەڵ برادران کە قسە و باس و بەسەر هات و ئەسەف بۆچیە خۆی هاوڕێکانم خۆشبەختانە زۆریان لە ژیانە ماون. لەوێ منوتم من خەفەت لە یەک شتە خۆم کە قەت ڕۆژە لە ڕۆژان ینی تەسەوری ئەوم ناکرد ڕۆژێک بێ ئێمە ئەو ناوچەیە جێبێڵین و دا ببڕێن لەو خەڵکەی کە لێ پێکەوە ژیان. هەمیشە لە خەیاڵی خۆما شتێکە بوو کامود وردەور لە مقابلەی ئەو خەڵکانەکەم کە لە سجن گەڕاونەتەوە. بەڵام بەڕاستی ئەمە تووشی شۆکی کردم ترسی ئەوە شەمەیە کە جاریشکە نەیان بینینەوە، بۆیە یعنی بەڵێن بێ گەرگەڕاینەوە من ئیتر دەسەکەمە ئیشکردن لەو بوارە و کە گەڕایشینەوە ئیتر خۆشبەختانە ینی دەتوانم بڵێم لەو کاتەوە ڕێک نەک دوای سیوێکیە، بەڵام بە دیاریکراوی لە ساڵی 97ەوە دەسم پێ کرد بە ئیدار و چاوپێکەوتن لەگەڵ ئەو خەڵکانەی کە ئەوانەی کە زیاتر لە نوگرە سەلمان گەڕابوونەوە و لە ناو چوارچێوەی ئەو کارانەی کردم پاشانی تر وردە تەسنیف بوون ئەو خەڵکانە بەشێک کە دزانی ئەمانە لە دوو بز بوونە هەندێک براونەتە تۆپزاوە هەیە براوەتە تکریت کە پێشتر هەروە ئازانرا یعنی ئەمانە لە نوگرە سەلمان گەڕاونەتەوە لە ناو ئەوردەکارێن و کۆی ئەو ئیشانەش کە لەو بوارەیە کردم بە دیاریکراوی نازانم بڵێم چەند چاوپێکەوتنن، بەڵام تەسەورەکەم زیاتر لە 200 چاوپێکەوتنم ئەنجام دابێ. بەشێکیان ئەوانن کە لە نێو کتێبەکان بڵاون کراونەوە، بەشێکیان سوودم لیان بینیوە بۆ کتێبەکە، هەشیانە تا ئێستا هەر بڵاو نەکردوێتەوە یەشتومەتەوە. زانی بەریەکەوتنەکەی من زۆر زوو بوو لەگەڵ ئەنفالە. بەریەکەوتنەکە ڕێک لە چرکە ساتی دەستپێکردنەوە دەست پێکات لە 1970 دەست پێکە. 1970 کە
کاتێکە ئەنفالی قۆناغەکان دەست پێک نازانم من ئەو کاتەوە نەئەمانزانی بۆ ناوی ئەنفالە نەئەمانزانی قۆناغیشە بەڵام کاتێکە گەیشتە سنووری ئێمە گەیشتە منتیقەی سەنگا و شوان و شێخوزێنی و ساڵەی و ئەو منتیقانەی کە زۆر نزیکن لە ئێمەوە ئێمە بیرمان لەوە کردەوە شتێ بکەین هەنگاوێ بنین بیرمان لەوە کردەوە کە بەڕاستی نێڵینەوە خەڵکە بڕوە من بیرمە چەند کەسێک شەوێک لە خوێندنگەی شەوانی چەمچەماڵ قسە باسەوەمان کرد کە بەیانی خۆپیشاندانێ بکەین و بە گژەمەیە بچینەوە لەسەر مقابایەک من شتێکم نووسیوە ئێستش بەشێکیم لە بیرماوە ئەوە بەردیە وڵاتەش وەکو بەردی فەلەستینی بەدەست مناڵی کوردەوە لە هەڵمەتا دەوری بینی یا ڕۆڵی بینی ئەو بەردانی هێتا دوێنێ کەسێنێ بوو دەستیان لێدا ئەو ئێستا بەدەست مناڵی کوردەوە ئەڵێ بۆ خەڵکی نەداوەشینە سەر شۆڕ مەکەن بۆ ئەم ژینە ژینی سەرشۆڕی کەی ژینە واقع لە شێت پێشەنگێکە و لە پێشەوە هاوارەکە بەرحاڵ ئەو چرکە ساتە چرکە ساتی بەڵام وەک ئەنفال وەک ناو نەمەزانیمە نەبێ بەڕاستی ڕاستە لە ڕۆژنامەکان وانەیە باسەکرا بەڵام هێشتا نەمانەزانی بەو معنایە بۆ ئەمە ناوی ئەنفالی نەداوە بۆ ئەنفالە ئەمە لە هەشتەوە دەست پێکە لە چرکە ساتی یەکەمەوە بەڵام لە دوای ئەوە من کۆمەڵێک شعرم هەبوو من کۆمەڵێک باڵین خزم کە سوکارم هەم بەر ئەنفال کەوتن هەم بەشێکیان ڕۆیشتن بەرەو ئێران و ئەو ناوە بە پێ و مناڵانە ڕێیەکی دوور و دێژیان بڕیتۆ لە گەرمیانە و لە قوڵای گەرمیانە و لە ساتی و گۆران و ئەو ناوە خەڵک بە پێ بیکوتێ بەرەو کامێران و ورمە هەنگۆ و ناوە زۆر دوور و درێژەوەیە من کۆمەڵێک شێعرم هەبوو ئەنجا و ڕۆژانیش ماڵمان پڕ بوو لە کە سوکار خزم و کە سوکاروانە من کۆمەڵێک شێعرم هەبوو کەوتە لای کەسێکەوە کە هاتەوە بسکی هۆنی بۆوە بسکی خۆی هۆنی بۆ لە ناو سجل بوو کاتە شێرەکان لە سجلان نووسی بوو سەرەتایی گەنجیەوە و 18 ساڵی و 19 ساڵی وانە لە سجلەکە کردمەوە بسکەکەی هۆنی بۆ بسکەکەی چۆن بیبڕی داینابووتیایە ئەوە بۆ من شۆک بوو یعنی من درکم بەوە کە شتێک هەیە ناوی مردنە و شتێکی شەیە کە ئەم ئینسانانە بەرەو شوێنێ گەڕۆن کە ڕەنگە ئومێدی گەڕانەوەیان نەبێ و ئەو دیارێش بۆ من دیسان سەدمەیە بوو بۆی کە من هەر لەو کاتەوە دەسوپەندێ لەگەڵ ئەو بەدبەختیان نەرم بکەم. یەکەم بەرکەوتنی من وەکو ئەوەی کە باڵین شاڵاوەکانی ئەنفال دەستی بکرد ساڵی 1970 بوو پێم وابێ مانگی 3 ساڵی 1970 بوو کاتێک کە پەلاماری قەرەداخ دەستی پێکرده بوو من ئەو کاتە سەربازێکی هەڵاتوو بووم یا بەڵێن هەر عسکەری متەخەلیف بووم کۆمەڵێک ژنم بینی لەناو ئیڤایەکە بەڕاستی ئێمە حەزمی تاوانی ئەنفال بەو شێوەیە کەس تەسەوری ناکرد تەنانەت ئەو جاشانەی من دواندوم و بەشداری تاوانەکان کردووە تەسەوری ناکرد کۆمەڵێک ژن بوون لە ناو ئیڤایەکە ئەگەم لێ بوو مریشتێک لە ناو ژنەکانە هەڵە بەزیەوە و ئەیویست مەسەن بفڕێ و ئەنیشتەوە لە ناو ئەو ئیڤایە ئەو دیمەنە زۆر زۆر سەرنجی ڕاکێشام دوایش کە زانیم تاوانی ئەنفال چی ڕوویدا و مەسەن خەڵکێکی زۆر مەسەن ساڵانێک چاوەڕوان کرا و ئەوە هەمیشە مەسەن ئەو دیمەنەم لەبەرچاوە ئەوە ئەتوانم بڵێم یەکەم دیمەن بوو کە دیمەنی ئەو مریشکە و ئەو ژنان لە ناو ئەو ئیڤایە کە یەک عسکەر بە دیاریانەوە بوو قەت لە بیرم ناچێتەوە. ئەو کاتە من خۆم لەبەر بەڕێوەبەری ڕادیۆی مەڵبەندی کەرکۆ بووم ڕادیۆمان هەبوو و هەندێک لە کارمەندەکانمان کە لە ڕادیۆ پێکەوە بووین ماڵیان لە شۆڕەش بوو لەگەڵ ئەوان بیرۆکەکەم باس کرد کە یەکیان کە بەهادینی ناوبوو بەهادین وتی دووسێ دراوسێمان هەیە ئەوانن کە لە سژن گەڕاونەت نازانم بڵێم کامیان پێش کامیان بوو بەڵام یەکەم چاوپێکەوتنم لە ماڵەکانی ئەوان دراوسەکانی ماڵی بەهادینەوە دەست پێ کرد دوای ئەو لەوان مەپرسی چێتر لەگەڵتان سژن بوو فڵان کەس لە فڵان شوێنە ئەگەڕام مەسەرەن تا چاوپێکەوتنی لەگەڵ بکەین بۆ هێوە سیرمان کرد یعنی زۆرن ئەوانەی کە لە سژن بوون بە تایبەتیش ئەوانەی کە لە تۆپزاوا بوون ژن و مناڵ هەندێکیان لەگەڕابوونەوە بەهۆی ئەوە دواتر ئەوەم زانی کە هەندێک خەڵک لە ناو زیندان مناڵیان بوو و مناڵەکان خۆشبەختانە ئێستا لە ژیانە ماون ئەوانەش لە کۆتایی نەوەتەکانە یعنی چاوپێکەوتنم کردوون و لە کتێب بەرجی یەکەمی شاید هەڵەکانی ئەنفالە تایەتی.
من ئەتوانم بڵێم ئیشی کردداریم ساڵی 2004 پێشتر ئیش مەسەلەن ئەتوانم خۆم ناتوانم ناوی بنێم ئیش بەڕاستی بەڵام ئیشی بەکردەوەم ساڵی 2004 کە قۆڵم لێ هەڵماڵی چوومە ناو قوربانیەکانەوە گوێم لێگرتن چیرۆکەکانیانم نووسیەوە ئەو کاتە تەڵان ئامێری ڤیددیۆ و ڕیکۆردەرەوە شتانە زۆر کەم بۆ لە پێشەوە هەر بەدەست ئەم نووسیەوە دوای مەسەڵەن ڕیکۆردەرێکم پیا کرد ژیانی قوربانیەکان بۆ من زۆر زۆر ئەو کاتە مەسەڵەن بەڕاستی ڕەهاندنی و دەوڵەتی و سیاسی و ئەوانە زۆر تەسیری لەسەر مندا نەنابوو یان با بڵێم زۆر بواری ئەوەی نەدابووم کە بیری لێ بکەمەوە بەڵام ژیانی قوربانیەکان شێوەی ژیانیان کاریگەری ئەو تاوانە بەسەریانەوە و بێ پیاومانەوەیان یا پیاو بە بێژنمانەوە بەبێ مناڵمانەوە هەموو ئەمانە کۆمەڵێک مەسایلی زۆر زۆر کاریگەر بوون بەردەوام لەگەڵ منە ئاژیان ئازاریانەیان بەڵام لە هەمان کاتە هانیانەیان بەوەی کە نەوەستم یەکەم چیرۆکم لە گەرمیانەوە دەستم پێ کرد ژنێک بوو بە ناوی زێنەب دایکی و باوکی و براکانی ئەنفال کرابوون خەڵکی گوندی جوامێرەغا بوو تەوان بۆ زانیاری ئێستا جوامێرەغا تەنها یەک کۆنە تەنوربانی ماوە گوندەکە هیچ ئاساوارێکی زۆر کۆنی ماوە تیاچم مەسەن خەڵکی ئەو دێیە یەکەم دیدارم لەگەڵ زێنەب بوو زێنەب خاڵێکی زۆر زۆر گرنگی بە من وت ئەویش باسی ئەو هەموو جلەیە کرد کە لە تۆبزاوە هەڵدراوەتەوە ئەیتر ئەو بەم شێوەیە گزارشتی لێ کرد ئەوە بەقەدەر دوو ئەوەی ئەم خانووە کە ئێمە تیا ئەژین جل هەڵدرابەوە لەناو ئەو کۆمەڵە جلایە کراس و هێلەکێکی براکەی هێنابەوە تا ئەو چرکەساتە هیوادارم ئێستا زێنەب لە ژیانە مابێ بەداخەوە کە من ئێستا ئەگام لێ نییە هەتا ئەو چرکەساتە ئەو هێلە و کراسەی براکەی لای خۆی هێشتبەوە لە تۆبزاوە هێنابوویەوە ئەو کاتە من هەر ڕیکۆردەرێکی هاکەزایم بەوەی کە پێڵەن تەسجیل بەوە ڕیکۆردی قسەکانیم کرد یعنی لە شێوەی دیدار و بەدواداچوون بڵاوم کردەوە لە ئەنفالستانە لە ژمارە 3 ئەنفالستانە بڵاوم کردەوە ئێستش مەسەرەن ئەو کاریگەری زێنە یا با بڵێم ئەو دیدارەی من لەگەڵ زێنە وای کرد کە من زیاتر لەگەڵ خەڵکی کفری و لەگەڵ خەڵکی گەرمیان و دەوروبەری ئاشنا ببم یا با بڵێم دەرگایەک بوو بەوەی کە لەوێەوە بچمە ناو قوربانیەکانی ترەوە و دۆستایەتێکی زۆرم لەگەڵ خەڵکی گەرمیان پیا کرد و زۆریش گوێم لە چیرۆکانی ئەتوانم بڵێم لە سەراسەری کوردستان من گوێم لە قوربانیانی ئەنفال گرتووە بەڵام هیچیان بەقەدەر گەرمیان مەسەلەن نەچوومەتە ماڵەکانیان هیچیشیان بەقەدەر گەرمیان نامناسن دەنا مەسەلەن لە هەموو ناوچەکان ئیشم لەسەر کردو لە دوای ئەنفال ئەوەی مایەوە کۆمەڵێک یادەوەری تاڵ و هێندێک چاوی پڕ لە چاوەڕوانی بوو بۆ گەڕانەوەی ئازیزەکانیان ئەوان ڕۆژەکانی ژیانیان لە چاوەڕوانی گەڕانەوەی ئازیزەکانیاندا بەسەر دەبرد کە ڕژەمی باز لەگەڵەوەی ماڵ و لانەی ڕووخاندن ئازیزەکانیانی بۆ خوار و ناوەڕاستی عراق دوورخستەوە چیرۆکی چاوەڕوانیەکان لە دوای ساڵی 1970ەوە دەست پێ دەکات و هێندێکیان لەگەڵ ڕاپەڕینی گەلی کورد لە بەهاری ساڵی 1991 کۆتایی پێهاتوو هێندێکیشان تا ڕووخانی یەکجاری باز لە 2003 درێژەی کێشا بەڵام هێشتاش کۆمەڵێک چاو لە چاوەڕوانی گەڕانەوەی ئازیزانیاندا ژیان بەڕێ دەکەن ئەڵێ ئازارە بەجەستەی ئەو کەسەوە کە ئازارەکە چێژێ هەمومان کەم تا زۆرێک ئەمانزانی ینی معاناتی ئەنفال و چۆنێتی دەستگیرکردن و بردن و زیندان و بەڵام ئەو عەزابە ڕۆحی و جەستەیی کە ئەوان ڕۆژانە بینی بیان لە زیندانە ینی لە زاری خۆیانەوە کە ژیانڕایەوە نەک بۆ من ینی کاتێک کتێبەکەشم چاپ کرد خەڵک پێی سەیر بوو مەسەلەن بۆ شێوازە زۆر بەم و بەرمەچ بە تایبەتی لە نوگرە سەلمان کە چەند عەزابی نەفسی و دەرونی دراون چۆن برسی و تینوو کراون ئەمانە ینی تا ڕادێک بۆ خەڵکی دەتوانم هەندێکی بڵێم تازە بوو بەڵام ئەوەی کە بەلامەوە توانم بڵێم وەکو ناخۆشە بەڵام دەستکەوتێکی گەورە بوو ئەوەیە یەکێ لە زیندان کراوەکان کە پێم وایە ناوی زبێدە بوو لە گوندێک بوو لە نزیک کفری کە چوون مقابلەم کرد لەوێ لە ناو قسەکانی باسی ئەوەی کرد کە تاوانم لە مانگی 4 ژیرا بوو لە گەرمیان بەڵام باسی کرد یعنی نزیکەی ئەو حکایەتی جێڕاگەی بۆ 6 مانگ لە نوگرە سەلمان بوو باسی ئەوەی کرد کە ئەوەندە سەمونی ڕق و ئاوی گەرمیان دراوە پێ تاموچێژی خواردنیان بیرچووەوە
بەڵام لە ناو قسەکانە وتی ئەو ڕۆژەی کە هەڵەبجەیەکانیان هێنابەوە برنجیان پێبوو کاتێ بۆنی برنجم کرد ویتر ئەین توش حاڵەتێکی سیر بووم بەلامەوە سیر بوو کە ئەگەر ئەوگەم باسی کرد ئەگەشتە مانگی دا هەڵەبجەی بۆ لە مانگی دا براون بۆ نوگرە سەلمان لە کاتێکدا هەڵەبجە لە 16 چیمیا باران لێدراوە کەوتمە تاقیبی ئەوە ینی ساڵە دوانی ویست تاوەکو هەندێک خەڵکم دۆزیەوە و کە چوومە هەڵەبجەش ینی خەڵکەکە خۆشی لە هەڵەبجە تا کاتە تا ڕادەیەک پێیان سیر بوو کە خەڵکی هەڵەبجە ئەنفال کرابێ زۆر گەڕان تا یەکەم جار دوسێ خێزانمان دۆزیەوە و چاپێکوتن بەگەڵ کرد و دوای لە بەرجی وەزم سێمی شاید حەڵەکانە تایەتی ساڵی 2023 سەرەتای 2023 چاپم کردەوە دوای بە نامیلکە شەر چاپ کراون ئەوە ینی شتێکی نەک بەلای منەوە بەلای زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان و تەنان خەڵکی هەڵەبجە خۆشیانەوە سیر بوو کە کاتێ براونتە کەمپەکانی ئێران دواتر لە کەمپەکانی ئێرانەوە بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی دوای کۆتایەتنی شەڕی ئێران عێراق تەسلیم کراونەتەوە لەلایەن هیلال ئەحمەڕی عێراقی و ئێرانی و هەر ڕاستەوخۆ لە سنوور و بازرانەوە بوون نوگرە سەلمان نەوەتویەک ڕێکەوت دوا بوو ئێمە ماڵمان کەوتە ناو جەرگەی ئەنفال کراوەکانەوە وە گوتم ڕاستە خزم و کەسوکاری خۆم ماڵی عومەری کوێخا باڵین شەریفی کوێخا عومەری ساتیوان کچوم ناڵەکانیان بەر خێزانەکەی و مناڵەکانی بەرشاڵاویان فالکەوتن لە دەیەک کە من تایە گەورە بووبووم ساڵێک دوان تایە بووم لە پێشەوەی بچمە مەکتەب لە کانی کووردا کۆمەڵێک دۆست و ناسیاوی باوکم و بنەماڵەکەمان دیسان ئەوانیش نزیکەی 35 کەسیان بەرشاڵاویان فالکەوت لە کانی کووردا هەمووەمانن لەنەوەتویەکە بۆ من بوونە کەرەسە و خۆشم ماڵمان لە شۆڕش بوو ماڵمان لە شۆڕش بوو یعنی لە ناویان نابووم لە ناو خەمەکانیان نابووم لە ناو ئازارەکانیان نابووم بیرمە 92 بوو لام وایە یەکەمین یادکردنەوەی ئەنفالمان لە چواردەی چوارە لە مەکتەبی قارکرێمەکان کرد گروپێک پێ ئێستاین سەردار ڕەسوڵ یادی بەخێر کۆچی دوایی کرد کاک حەمەناسیح چاوەڕێی برای ئێستا لێرەیە کەریم مامەجی مجموعەیە بووین گروپێ بۆ ئەومان کردەوە ئەوە یەکەمین بەریەککەوتن بوو یعنی ئافرەتێک هات لاوانەوە بە ئەیلاوانەوە و لاوانەوەیە ئەوەی کە ها کوردەڵێ بەردەکا بە ئاو ئەوە چرکە ساتی ئەوە بوو کە دەبێ ئێمە ترە دەست بکەین بە نووسینەوەی ئەمە من بەدەر لەوەی کە خۆم بۆ خۆم کە دەستم کرد بە نووسینەوە بۆ من چیرۆکەکان گرنگتر بوو چیرۆکەکانی ناو ئەنفال نەک حەکایەتەکانیان بۆ من مەسەلەن بیرەوەریەکانی مام حەمید دوای گرتنی کوڕەکەی کە ناوی کامەران بوو تەنیا کوڕێکیە بوو بۆ من بیرەوەریەکانی باڵین مام عەزیزی قایتەوەن پورە حەبیەی باڵین فڵان شوێن ئەمانە بۆ من گرنگتر بوون بۆیە من دەستم برد بۆم چیرۆکانە ئەمنی مەسەلەن بۆ من ئەوە بڕاستە بردننی خەڵک بۆ گۆڕە بە کۆمەڵەکان و کە من دوای چمە سەر گۆڕە بە کۆمەڵەکانیش و لاندێ گۆڕ بینیشم گولە لەکوێ ئەوەی کە بۆ من جێی ئازار بوو زۆر تەرکیزم کردە سەری ئەو دابڕانی ئینسانە ئینسان کە دابڕێ لە شوێنەزا کە هەڵێکەنن چی بەجێمێنێ و چی لا ئەمێنێتەوە مەسەلەن من هەموو جارێڵێم من نەنکم لە دەیەکەی خۆیان لە سەیدان باڵین دەمریشتیە بوو 4 مانگای هەبوو 20 سەرمەڕی هەبوو ئەوە نەهەنگی هەبوو ئەوە نازان کرێشتیە بوو بۆ هەموو شتەکان بۆ هەموو ئەو وردەکاریان ناوی هەبوو هەمووشیان ناسی هەمووشیان ئەویان ناسیەوە بوونا کە بانی گۆلکێکێک کرد بە ناوەکەی خۆی گۆلکە هات بۆ لای ئەوانی تر نا ینی ئەمە بۆ من بوو بە مای هەڵوەستە لەسەرکردن حاڵەتێتر کە بۆ مای هەڵوەستە لەسەرکردن وەفای کە سوکاری قوربانیەکان بوو قوربانیەکان وەفایەکی گەورە مەسەلەن من بەلای منەوە سەیرە دوای 15 ساڵ دوای 20 ساڵ ئەچیتە ماڵێکەوە هاوسەری ئەو پیاوەی کە هاوسەرەکەی ئەنفالکراوە ژنەکە کە پوزەوانەی هاوسەرەکەیت بۆ دێنێ ئەڵێی پوزەوانەکەی دوێنێ ئوتو کراوە هەڵگیراوە کیسەی توتنەکەیت بۆ ینێ ئەڵەی کیسەی توتنەکەت دوێنێ هەڵگیراوە ئەمانە بۆ من بوونە کەرەسە مەسەلەن تەحەدایەکی گەورە ڕوبەڕبوونەوەیکی گەورە بۆ من بووە کەرەسەی نووسین و لە هەمووانیشە باسم کرد مەسەلەن لە یەکەمینەوە من ڕەنگە ئەوەی ناوم ناشکات نامە لەنەوە توێک بیرم لێ کردەوە ئەچوومە مەکتەبی قارکردنەکان یا چوومە مەکتەبێک داوامە کردە بوو هەر کەس ئەوێ شکات لە چێ بکە ئەوێ چی بە بەرەی کوردستانی بگە ئەوێ چی بە خەڵک بڵێ ئەمەم بۆ بنووسن مناڵ بە ئارزوی خۆشتم مەسەلەن یەکێ لەو دێڕەشارانی کە قەت لە بیر ناچێتەوە ئەوەی کە کوێرە تا ئەمرێ بە تەمای چاوە منیش تا ئەمرم هەرەڵێم باوە مەسەلەن ئەم ئیحساسە جوانم ناڵانێ من
اینجا تەحەداکەری کوێ مثلا لاشکەوتی کوونەکەمتیار حاڵەتێکی زۆر سیر کە ئەمە تەحەدایەکی زۆر ئەمە ژیان دۆستیەکی زۆر گەورەیە کە بەداخەوە ئێمە ئیشمان لەسەر نەکردەوە لەناو ئەشکەوتی کوونەکەمتیارە لە گەرمەی ئەنفالە لە گەرمەی ئەنفالی گەرمیانە 6 عیلە ئەچین ئاشکەوتی کوونەکەمتیار لە کوونەکەمتیار لە نەورۆز و داربەسەر لێ کوڕێک هاوسەرگیریەکەن باوکی کچەکە و باوکی کوڕەکە ئەڵێن ئێمە ئەمرین بەڵام بە ژیان ببەخشین بەمان بۆی ئەگەر ئێمەش مردین دڵنیا بین یعنی ئەها بە ئارامی بخەوم بە ئارامی بمرم بزانم کچەکەم ڕەنگە براکانی نێنەوە ڕەنگە براکەی ئەنفال بەر شاڵاوی ئەنفال کەوێ بەڵام با کچەکەم شوێنێ بەحەسێتەوە ئەمانە ماوە نیستم مناڵیان گەورەوە یعنی ئەم تەحەدایانە بوونە کەرەسەیەک بۆی کە من بەڕاستی هەر لەنەوە توێکەوەیشم لەسەر کردووە و وەگوتم ئەگەر نەبێتە درۆ من وای بۆتم یەکەمین شعرێک کە بۆ ئەنفال نووسراوە و یەکەمین شعرێکش کە بۆ هەڵەبجە نووسراوە لە چرکە ساتی نووسینەکە و بخوێنیشمەوە لە ئەوەی هەڵەبجە خوێن لە کوڕەکەی خوێنەوە چەند ڕۆژێکی کەم دوای هەڵەبجە من بڕواکەم چرکە ساتی یەکەم دەست پێک بوو بۆ من بەڵام لە نەوەتوێک بەدواوە ئیتر زیاتر چونکە لە نەوەتوێک لە ناویان ناژیام لە نەوەتوێک لەگەڵ ئازارەکانیانە بووم لە نەوەتوێک تەمامان لە قارکەرێمەکان بوو لەگەڵ کۆمەڵی ئازار بوو کە چوونە قەرەنجیرەکان ئەو ماڵەی بەرامبەرمان خەڵکی دیەکی ناو شوان بوون سێ کوڕی ئەنفال بوو یەکێ لە کوڕەکان ناوی لەتیف بوو هەموو جارێک کە دایکم بانگی منێ کرد ئەم ژنە دڵی دا ئەخورپا ڕۆژێکیان بەدایکی مودتی تر بانگی مەکە پێی مەڵێ لەتیف چونکە بۆ من ئەمە وەگەوە کوڕە گەورەکەی ناوی لەتیف بۆ من وەگەوە تۆ هەموو جارێ بم وا من ڕاچەنێنی کە لەتیف ئەگەڕێتەوە لەبەرەوە پێم بانگی تکایە بانگی مەکە ناوی مێنە ئەم چیرۆکانە تۆزانی چیرۆکی ئازار بەخشن چیرۆکی زۆر ئازار بەخشن مەسەلەن کامەران کە کوڕی مام حەمید بوو کانفال کرا بوو مام حەمید ماڵێ لە قارکەرێمەکان بوو ڕووی لە بانی مەقان بوو خانۆکەیان کاتێک کە لەم دوایە هەڵپەی جوستیان خانوو بکەن بۆ خەڵکانی کە کەس نییە خزمەتیان بکەوانە وتی من خانوم ناوێ وتی من تەنیا بەش خانوویەک کە ڕووی لە مەس بۆ نمونە لە بانی مەقان نەبێ یا خانوویەک کە من لە هەشتاوەشتەوە بۆ ئاواتە ئاژیم کە هەموو بەیانێنێکە لە خۆڵەسم کە دەستنوێژەگرم سەیری بانی مەقانێکم ڕەویستە کوڕەکەم بە مەڕەکانەوێتەوە ئێواتانەوێ ئەم خەونە لە من بسن بۆی خانوویەکم بەنێ نەخرێ و خانەوە بۆ خۆتان و لە من گەڕێن من با لێرە بەم خەونەوە بژیم ئەم چرکە ساتانە مەسەلەن پورە حەبا کوڕەکانی پیان وتبوو ئەیانینەوە چ بوو مەچینەیەشیان نەبوو فرۆشتی بوو بە 2000 دابوو بە قاتی ڕانکوتۆغە بۆیان وتوی کردبوو حازری کردبوو وتوی کە ئەگەر کوڕەکان هاتنەوە با خەڵک نەڵێ ڕوت و قوتنوانە یان لە قایتەوەن مامنووری قایتەوەن لە دەیەکەی خۆیان سەنگەری دانا بۆ کوڕەکانی ئەحمەد محەممەد محمود ڕۆڵەگیان جێش و جاش دێ ڕەنگە مناڵەکانمان بەرن ڕەنگە تعدامان لێ بکەن ڕەنگە دەیەکەمان وێرانکەن ئێوە تەقە بکەن کوڕە خۆتان تەسلیم ئەمە بە خەیاڵی کرد خۆ نەما بوون کوڕەکانی ئەنفال کرابوون ئەم چرکە ساتانە ئەم چیرۆکانە بە بەردەوامی لەگەڵ مناژێ ئەمە بوونە کەرەسە بۆی کە منیشی لەسەر کەم ڕاستە من ڕەن نەمتوانیەوە نزیکەی تا 12 کتێب لەسەر ئەوەی کە چاپ کراوە و کتێبی تریشمێ لەسەر ئەو مەینەتیە بەڵام هێشتا نەمتوانی مەسەلەن ڕەنگە خۆم دڵم بە هەندێک لە شێعرەکان و یەک ڕۆمانێکیش کە لەم دوایە لەسەر ژنێک کە چەند شەوێکی زۆر کەم لەگەڵ هاوسەرەکەیان بووە چەند شەوێکی زۆر کەم هاوسەرەکەی ئەنفال کراوە بەکە حەقیقیە ناوی من لەگەڵ حرمەتی زۆرما بۆ ئافرەتەکە ناوی نایێنم لە ڕۆمانەکەی ناوێترم بۆی داناوە مودیەکەیشی ئەو دێنێت شتێکی خیاڵیە بەڵام تێکەڵم کردو بۆ فەنتازیایە تەنیا لەو دوو شتەی خۆم ڕازیم بۆ ئەنفال هەرچە لە ئەنفال من بڕواکەم ناخرێتە کەرەسەی یعنی ئێمە نەمانتوانی وەکو نەتەوەکانی تر وەکو ئەرمەن وەکو ئەوانی بوونە قوربانی وەکو جوولەکە شتێکی گەورە بکەین دووەم دیدارم لە قەیتول بوو لە گوندی قەیتول بوو ئەوەی کە با بڵێن زۆر سەرنجی ڕاکێشام کچێک بوو ناوی چاوەڕوان بوو دوجار من چەند چاوەڕوانێکی ترم دۆزیەوە ئەم خاڵەش بەلامەوە گرنگە چاوەڕوان لە چاوەڕوانی باوکیەوە ناونرا بوو چاوەڕوان خەڵکی گوندی قەیتول بوو دوجار ئەو کاتەر با بڵێن ماڵێکیشیان لە کۆمەلگای شۆڕش هەبوو ئەم دیدارەمان لە ژمارە 3 ئەنفالستان بڵاو کردەوە دیدار نەبوو ڕاستێکی هەروە با بڵێن وەسفێکی حاڵەتەکە بوو کە کچێکەیە بە ڕسمی خۆیەوە بڵاومان کردەوە هەر لە ڕێگەی چاوەڕوانەوە بە مەسەن باز نین بەسەرە باسی ئەوەش بکەین دوجار من بە چەند چاوەڕوانێکی تر گەیشتم کە ناویان چاوەڕوان بوو من تەمان چاوەڕوانێکی ترم توش بوو
کە کوڕێک بوو هەر لە شۆڕشەژێ باسی ئەم چاوەڕوانم بۆ کرد کە لە قەیتول پێگەشتم وتی ئەو چاوەڕوانە دراوسێمانە منیش هەر بە لەوەی کە باوکم ئەنفال کراوە دایکم ناوی ناوم چاوەڕوان اینجا ئێستا تقریبا 7 کەس هەیە بە ناوی چاوەڕوان هەمویان لە چاوەڕوانی باوکیان کە ئەنفال کراون ناونراون چاوەڕوان بەڕاستی لای من دۆسەیەکی تا ڕادەیەک سەرنجڕاکێشەوە شایانی گرنگی پێدانیشە لە ڕاستی ئەو کاتە من لە ساڵی 91 ئەتوانم بڵێم دوای ئەوەی کە لە ئاواری گەڕاینەوە ماڵمان نەما یعنی ماڵەکەمان لە سلێمانی تاڵان کرا و بە شێوەیەک لە شێوەکان سەرگەردان بووم یعنی چۆنەڵی من خۆشم وەکو ئەنفال کراوەکانم لێ هات بەسەراحەت ئەو کاتە نەئەپەرژامە سەر ئەوەی کە چۆنەڵی بگەڕێم بە دوای چووکە من خۆم دەرچووی بەشی شانۆم من پێشتر کاری شانۆی من نەئەپەرژامە سەر ئەوەی کە بگەڕێم بە دوای خەون و ئارزۆکانی خۆمە بەسەراحەت یعنی ژیانم زۆر قرس بوو دوای ئەوە کە تا ڕادەیەک هاتمەوە سەرخۆ ئەوانە لە ڕێکخراوێک کارمە کرد کە لە هەشتی بەیانیەوە بۆ 5 ئێوارە ئەبایە من لە کارا بوومایە خۆت باشە زانی مەسەن ئینسان ئەوەنە لە کارا بێ حتما مەسەن پێویستی بە ئیسراحەتە ئەو بێجگەلەوە نایپەرژێتە سەرە دەست دێ بەسرێتەوە بەڵام لەوێەوە توانیم مەسەن بە هەندێک کەیس بکەم بەڵام وەکو کاری ڕاگەاندن نە مەسەن من لە ڕێگەی ئەو ڕێکخراوە زیاتر مەسەن بەر خەڵکی قوربانیانی جەنگ و تاوانی ئەنفال و تاوانی چیمیا باران و بەتایبەت لە هەڵەبجە ئەوانە بەرکەوتم و لەوێەوەش ئەتوان بڵێم بەردی بناغەی بیرکردنەوە لە ئیشکردن لە ئەنفالم لە دروست بوو بەڵام دەستم بە ئیش نەکردبوو لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 کۆمەڵێک لە نووسەران و ڕۆژنامە نووسان لە خەمی کۆکردنەوەی چیرۆکەکانی ئەنفال و نووسینەوەیان و پاراستنیان بۆنەوەکانی داهاتوویان بوون ئەوان باسیەوە دەکەن کە چۆن تاوانی ئەنفال کاریگەری لەسەریان هەبوو و چیرۆکی یەکەم بەریەکەوتنی خۆیان لەگەڵ تاوانی ئەنفال دەگێڕنەوە خەڵکێکی زۆر لە نوگرە سەلمان بە دیاریکراوی و بە تایبەتیش لە دووبس کە شاید حاڵەکان ئەوەی مقابلەم کردوون هەبوو مناڵی تیاچوو بوو مناڵەکانی مردمون گومانیان هەبوو کە دەرمان ڕێژ کراون ڕۆژێک بە بیانووی ژەهر ڕێژکردنی قاعەکانەوە بۆ مارومێرو بە حساب بەڵام دوایەوە مناڵەکان چۆن تووشی سکسون و ڕشانەوە بوون و مردون ئەمانە زۆر بوو ینی ئەزانرا کە خەڵکێکی زۆر مردووە بەڵام لەگەڵ ئەوەشە هەر ئومێدی گەورەیان بەوە بوو کە سەدام بڕوخێ ئیتر چاویان بە ئازیزەکانیانەکەوێتەوە بە تایبەت بۆ کوڕ و کچە گەنجەکان کە لێیان جیاکرابوونەوە لە تۆفزاوە یعنی ئەوەی کە بەرچاوی خۆیانەوە مردوبوون ئەیانزانی مردوون بەس ئەوەی کە لە بەرچاوی خۆیان نەمردوو بوون و لە تۆفزاوە لێیان جیاکرابەوە هەمویان هەر بە ئومێدی ئەوە بوون کە بگەڕێتە من ئەو نمونەی جێڕامەوە کە خوشتی دایکم و پۆری خۆم لە تقریبا لە 76ەوە بەهاتیویە مناڵانەی گەورە کرد بوو و یعنی تا لە ئەنفالەوە تاوەکو سەردەمی ڕوخانی سەدام بەردەوام مەسەن هەر حەسیب دێتەوە حەسیب ماوە خۆم پێوە بینی لە فڵان شوێن سجنە و دیدایەکەم بۆ هەڵگرێ ئەمە بکە کاتێ سەدام ڕوخا کە هەواڵ بڵاو بۆ ئیترەوە دەستپێکی گۆڕی بە کۆمەڵ پیا بوو کە گۆڕەکان دۆزرانەوە چوانە من پورم هەردوو چاوی چۆر بوو ینی لە کووت و پڕایانی ئەو نەبێ پێشترین بێ زۆر نمونەی و کەسانە و لە کتێبەکەشە هەن ینی هەموویان هەر ئەڵێ تاکە ئاواتمانەوەی سەدام بڕوخێ و کوڕەکانمان بێنەوە ئەوان دواتر بیرۆکەی نووسینەوە و کۆکردنەوەی چیرۆکەکانی ئەنفالیان لا گەڵاڵە دەبێت و دەست بەکاری کردەی دەکەن و یادەوەریەکانیان لەگەڵ نووسینەوەی یەکەم چیرۆک و بەدواداچوونی کەیسی ئەنفال و چۆنێتی کار لەسەرکردن و ئەرشیفکردنی بۆ ئێمە دەگێڕنەوە بەڵام ئەو نووسەرانەی کاریان لە کەیسی ئەنفالدا کردووە باس لەوە دەکەن ئەگەر چی لە دوای ساڵی 1991 ژیان لە کوردستاندا زۆر ئەستەم بووە و خەمی نان و ژیان بەر لە هەر خەمێکی دیکە بووە بۆ زۆرینەی خەڵکی بەڵام ئەوان کەیسی ئەنفالیان فەرامۆش نەکردووە بە کۆمەڵێک کەرەسەی زۆر سەرەتاییەوە شار و گوند و ناوچە جیاوازیەکان گەڕاون و سەرگوزەشتەی ئەنفالیان نووسیوەتەوە لەگەڵەوەی تاوانی ئەنفال بۆ خۆی تراژیدیایەکی گەورە بوو
بەڵام کۆمەڵێک چیرۆک و ڕووداوی تێدا هەیە کە کاریگەری لە سەرنووسەران دروست کردووە لە کاتی کارکردن لەسەر کەیسیان فال و دواندنی بەجێماوەکانی دوای تاوانیان فال باسی لێوە دەکەن کە چۆن کاریگەری لەسەر دڵ و دەرونی ئەوان دروست کردووە. بە بڕوای چاودێرانی کەیسیان فال و جینۆساید لە هەرێمی کوردستان هەست بە کەمتەرخەمیەکی گەورە دەکرێت کە تا ئێستاش وەکو پێویست نەتواندراوە کار لەسەر جینۆسایدکردنی گەلی کورد بکرێت و کۆمەڵێک دەستگا و دامەزراوەی تایبەتیان بۆ دروست بکرێت. ئەوان ئاماژە بۆ ئەوەش دەکەن ئێستاش دەکرێت کار لەسەر ئەنفال و کیمیابارانکردنی گەلی کورد بکرێت و چیرۆکەکان کۆ بکرێنەوە و لە ئاستی دونیای درەوشاوەشدا بە خەڵکی بناسێنرێن. هاوکات باس لەوەش دەکەن دەبێت جینۆسایدی کورد بکرێتە خەمێکی گشتی و باخی زیاتری پێ بدرێت بۆ داهاتوو. هەروەک باس لەوەش دەکەن ئەوەی تا ئێستا کراوە زیاتر هەوڵی تاکە کەسی بووە و دەکرێت بۆ داهاتوو باخی زیاتر بەم کارە بدرێت. سەدام حوسێن ئۆردوگاکانی لە شێوەی هین دروست کرد بوو، لە شێوەی ئۆردوگای سایگۆنی ئەمریکیەکان کە بۆ ڤێتناموانە دروستیان کردەوەی سایگۆن کاتنە ئۆردوگا تووشێمان بە حاڵت بوو. مەسەڵەن ئیشکەر نەما، پەیوەندی ئینسان بە خاکەوە نەما، پەیوەندی یعنی ئەو بێڵ و خاکە نازوونەی کە ئینسان بە خاکەوە بەستێ لە دەشت و دەر، ئەو جەنجەڕ و پێویستیە کەرەسانی کە ئینسان بە خاکەوە بەستێ لە دەشت و دەر، ئەمانەی چی نەما، چارۆکە نەما، جەنجەڕ نەما، تەشین نەما، پەیوەندی بە دەشت و دۆڵ و تەلان نەما، ئەم هەموو پەیوەندی ڕوحیە نەما. ئەمە کە هات هەر ئەمە نەبوو ئەمانە نەبێنێ، هاوسەریش نەما، لە خێزانە برا نەما، کەس نەما، یعنی حکایەت نەما، چیرۆک نەما. ئەمە دنیایەکی تازە، یعنی دنیای پێش ئەنفال لەگەڵ دنیای دوای ئەنفالە دوو دنیای زۆر جیاوازن. ئینسان ناتوانێت بەراوردی بکات، قەت بەراورد ناکرێت. لە نەوەتویەکە ئەمە ئێمەی تووشی سەرمانی کێشا بە دیوارێکی گەورەیە. ئینسان ئافرەتەکان دەبێت ئەو ئیشەی جاران نەکەن کە سەرقاڵی ئیشی دەر و دەشت و ماڵ و مەڕ و ماڵات و پەچە ماڵی نوانن، دەبێت سەرقاڵی ئیشێکی تر بن، بڕۆن بەرد بێنن بۆی دیوار دروستکەن، ئەساس دروستکەن، خۆیان مناڵ بژێنن، ناڵ بە ئەزانی ئازاری زۆر سەیرم بینی لە بڕواکەی لە قارکردەکان دوو مناڵ هەبوون، هەرچیان پۆلی چوار بوون، دایکیان دڵی کون بوو، خەڵکی بانی جەباری بوون، دایکیان دڵی کون بوو. لەگەڵ ڕێزی زۆر مام نامەوێ ناوەکان بێنم، دڵنگە هەندێکیان ئازار بچێژن بەوە. ئەم دوو مناڵە پێڵاوەکانیان ینی ڕۆژێ یەکیانەوە بوون، ڕۆژێکی تر ئەوی تر لەبەرەوەی یەک جوور پێڵاویان هەبوو. ئەمە ڕەنگە قرس بێت تۆ بیڵێ، مەسەلەن ڕەنگە تۆ لە فیلمە حاڵەتی وات بینی بێ، بەڵام ئەمە حەقیقەتێ بوو. من تیاژام لە خوێندنگەیەک بوو، خوێندنگەی کەرکووک بوو لە قارکردنەکان لە وسط ناوجەرگەی قارکردنەکان. ئەم دایکە بە ناچاری بە مامۆستاکانیش وتبوو ناتوانم هەرکویان بەیەک، مامۆستا فاتیح وابزانم ئەو کاتە خەڵکی کەرکووک بوو، بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە بوو، پێی وتبوو ناتوانم هەرکویان بەیەکەوە بنێرم هەموو ڕۆژێ. ئەمڕۆ ئەو دێ بەیانی ئەوی تردی، یعنی ئەم چیرۆکە و چیرۆکی لەوە ئازاربەخشتر. مەسەڵەن پێتم وتم دەرگایان داناخستم، یان چاوەڕێ بوون، ڕەنگە لە چرکە ساتێکە بێنەوە لە دەرگا بدەن، ڕەنگە لە چرکە ساتێکە بێنە ژوورەوە بۆی لەبەر دەرگا چاوەڕێ نەکەن، یەکسەر بێنە ژوورەوە. حاڵەتە بوو مەسەلەن بڕوا ناکرا، مەسەلەن هیچ کەسێک ئامادە نەبوو بڕوا بەوە بکاکە کوڕەکەی کچەکەی مناڵەکانی بەرشاڵەوەی ئەنفال کەوتون لە بین چوونەوانە. ئەمانە هەموو هەبوو، یعنی لە ئۆردوگایە کە من تایە بووم کە من لەگەڵ یانە ئاژام، لەگەڵ ئازارەکان ئاژام، ئەمانە هەموو هەبوو. اینجا هەر یەک لەمانیش چیرۆکی خۆی بوو، دەیان چیرۆکی سێ دەیان ئینسان هەبوو چیرۆکی لەگەڵ گوێدرێژەکەیە هەبوو، لەگەڵ مانگاکەیە هەیبوو، لەگەڵ بێڵەکەیە هەیبوو، لەگەڵ خاکە نازەکەیە هەیبوو، لەگەڵ ئەو تەزبیحەیە هەیبوو کە بەجێ هێشت بوو، لەگەڵ ئەو جگرەیە هەیبوو کە سیغارەیە بوو کە پێچا بێ نەیتوانی بچێت. یعنی هەموومانە ڕۆژانە دووبارە بوون و ڕۆژان بە ئازارەکەش بەردەوام بوو، ئازارەکەش بەردەوام بوو. بەداخەوە ڕێکخراوەکان لە نەوەتەکانە ئەو هەموو جوانی و فەنتازیا و بەدبەختی کە لە ئینسانی کووردا هەبوو کە بڕای بەوە نەبوو لە سایە عیزەتی نەفسم سەر شۆڵ ناکەم بۆی کەسێ هێنایان خڕیان کردەوە لەوەی کە ئەمانە وەکو سایل سیر بکەن، یعنی ئیتر خەیاڵیان لەبیر بردەوە، لەبیر ئینسان بردەوە، ئیتر جوانیان لەبیر ئینسان بردەوە.
ئەوی بەداخەوە خەلەلێکی کۆمەڵگای کوردیە، من ناڵێم هەری حکوومەت و ئەحزابی کوردی، خەلەلی کۆمەڵگای کوردیە، بەڵام لە پێش هەمویانەوە ئەحزاب و مؤسساتی کوردی لە ڕاستیە چۆنڵی خۆ بنیادنانەوە و هەستانەوەی نەکردووە بە خەمی خۆی. مەسەن هەستانەوەی کوردی وەکو قوارەیەکی سیاسی لە عێراق نەیکردووە بە خەونی خۆی. مەسەن ئەحزابی سیاسی کورد یەکەم کارێک کە بیریان لێ بکردایەتەوە ئەوە بوو لە دوای ساڵی ৯ کە یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا، ئێمە قوربانی جەنگ و جینۆسایدین، ئەبێ دوای ئەمە چی بکەین. بەڵام بەداخەوە یعنی هەمان ئەو عەقڵەتەی کە پێشتر لە شاخ شەڕی ناوخۆیان پێکرد، لە دوای ৯ هەمان ئەو عەقڵەتە با بڵێن شەڕی ناوخۆی هێنایە ئاراوە. ئەمە وای کرد کە زیاتر مەسەڵەن خەڵک لە ئومێدەکانی خۆی دوور کرد، چونکە مەسەڵەن ئەو کاتە خەڵک ئومێدی هەبوو بەوەی کە کورد لە دەست بەعز ڕزگاری بووە بەوەی ئیتر دێتە سەر تحقیقکردنی ئومێدەکانی خۆی. ئەم ئومێدە لەبار چوو و با بڵێن تێنەگەیشتن لە کەیسی ئەنفالیش لەوەی کە ئەم دۆسەیە ئەتوانێت با بڵێن دروستت کاتەوە و ماڵت بووە دروستکە و پێگەت قایمکە، بەڕاستی ئەمە غایب بوو لە لای نخبەی سیاسی و ڕۆشنبیرانی کورد. ئەتوان بڵێم ئەسڵان هەر شتێک نەبوو بە ناوی دەستەواژەی جینۆساید، وایە لەبەرەوە کە سیاسەتمەداری کورد چونکە ئەو کاتە ئەوان دەستگای ڕاگەیاندیان بەدەستەوە بوو، سیاسەتمەداری کرد نەیتوانی بیهێنێتە ناو خەڵکەوە. لە ڕاستیە خەڵکیش لە وەکو کە زەبری قوربانی وەکو قوربانێک زەبری جەنگ و ئەنفالی بەرکەوتووە، ڕەنگە نەیپەرجێتە سەر ئەوەی کە چۆنەڵی برینی نەتەوەی ساڕشکە، دێتە سەرەوەی برینی تاکە کەسی خۆی چۆن ساڕشکە. بە تایبەت ئەو کاتە کە سوکاری ئەنفال لە وەزعێکی ئابووری زۆر قورسە ئەژیان، لەبەر خەمینا نانە پەرژایە سەر ئەوەی کە مەسەن بیر لە ئایندەی ئەم میلەتە بکەنەوە. ئەوەی کە من ئێڵێم مەسەن کۆمەڵگای کوردی بەڕاستی خەونی دروستبوونەوە هەستانەوە سەرپێی خۆی نەبوو، بۆیە ئاوڕیشی لە دۆسەی جینۆساید نەدایەوە هەتا کۆم لە حزەیەش وەکو پێویست. من وەکو یەک نمونەی هێنمەوە، ئەگەر ماڵێک ئەگەر کەسێک خانەوادەیە لە بنەڕەتەوە بەتەمای ئەوە نەبێ مەسەن ماڵێکی هەبێ، بیر لەوە ناکاتەوە خانوویەکی هەبێ. ئەگەر لە بنەڕەتەوە بیر لەوە ناکاتەوە خانوویەک و سەرپەنایەکی هەبێ، پێویستی بە کەرەسەکانی بیناسازیش نابێ بۆی کە بیهێنێ و مەسەن خانوویەکی لەسەر دروستکە. من دقیق ئەم نمونەیە وەکو با بڵێن سیاسەتمەداری کورد و تا حتا من وەکو ڕۆشنبیری کوردی، چونکە من هەموو تاوانەکە ناخەمە من لە ئەحزابی کوردی، تاچی کوردی، ڕۆشنبیری کوردی، مافناسی کوردی، پارێزەر و لێکۆڵیاری کوردی، هەموو ئەمانە با بڵێن جۆرێک لە خەمسادیمان هەبوو و بەداخەوە ئەوەی کە زۆر قابلی ڕخنە لێگرتنە ئەوەیە کە دوایەوەی کە تێگەیشتین ئەم تاوانە ئەتوانێت چیمان بۆ بکە. مەسەن ئەنفال ئەتوانێت چۆن بنیاتمان بنێتەوە نەمان کرد. ئەمە گرفتەکەیە. من یەک نمونەت بۆیە هێنمەوە. زۆر کەس باز لەوەکە مەسەن ئەبێ سەنتەری لێ توێژینەوەمان هەبێ، ئەبێ با بڵێن سەنتەری لێ کۆڵینەوەمان هەبێ، ئەبێ دەوڵەتی کوردی دروستکەین لەسەر ئەنفال، ئەبێ زۆر بەردی زلی تر کە بەڕاستی قابلی هەڵگرتن نییە لەم لەحزەیە باز لەماکە. بەڵام قەت باز لەوە ناکە ئەبێ ئەنفال ئاشتەواییمان بۆ بژێڕێتەوە، ئەگەر ئەبێ ئەنفال لەگەڵ یەک ئاشتمان کاتەوە. من لە کۆنفرانسێکە لە یەک مداخەلەیەت ئەمن هەر ئەو جملەیەم وت با باز لە دروستکردنی سەنتەری لێکۆڵینەوە و سنتەری توێژینەوە و چۆنەڵی هیچ شتێک لەم مەسایلانە نەکەینەوە بۆ ئەنفال تا ئەو کاتەی بەم عەقڵێتەوە لە دەرگای ماڵەکان یەکتر نەدەین گردن ئازایی لە یەکتری بکەین، لە یەکتری ببورین، شەڕانگێز نەبین بەرامبەر بە یەکتری، یەکتریمان خۆش نەوێت. دیارە باسکردن و داواکردن لە دروستکردن ئەمە ئەرکە، ئەمە مافە، من ناڵێم ئەمە بەس کە ئەمەت بۆ ناکرێ، خۆ ئەمەیان زۆر ئاسانە کە بیکەی. وایە من ئەڵێم مجتەمەعی دوای ئەنفال ئەبێ مجتەمەعێکی ئاشتی خواز بێ و بە تایبەت لەگەڵ خۆیە. مجتەمەعی دوای ئەنفال ئەبێ مجتەمەعێکی زۆر ڕازگۆ بێ. زین بۆ لەبەرەوەی ئەنفال ئەگەر تۆ بتەوێت پەرچەکردداری ئەنفالت هەبێ، ئەنفال گەورەترین درۆ بوو لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی کرا دەرحەق بە کورد. پێیان وتن کوردەکان بە کرێژیراوی ئێرانن کەوانە بوو، ئەوانەی کە لە گۆڕی بە کۆمەڵان ژن و مناڵ نەبێتە شۆڕجەر، نابێتە خائین. باشە ئەحزابی کوردی هاوپەیمانی لەگەڵ ئێرانە هەبوو، ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ میلەتێک قەتڵ و عامکەی ژێرلم و ژێرلمی بیت و بەچێ چیمیایی لێ بی، بۆ لەبەرەوەی
مەسەن خەڵکی گوندەکان هیچ دەسەڵاتێکیان نەبووە لە بڕیاردان لەوەی کە شۆڕژەکرێتەوە یان ناکرێتەوە، هیچ دەسەڵاتێکیان نەبووە لە بڕاردان لەوەی کە ئەم حیزبانە ئەو پەیمانی ئێران بن یا عێراق بن. وایە لەبەرەوە بە بڕای من تاکە هەنگاوێکی سەرەتایی کە زۆر گرنگە بینینەوەی کە ئێمە یەکتریمان خۆش بوێ و بەڕاستی قەرەبووی سایکۆلۆژی ئەو خانەوادە بکەینەوە کە زۆرترین زەرەری گیانیان لێکەوتووە. بێگومان مەسەن زەرەری ماڵیش زەرەرە و قابلی قەرەبووکردنەوە، بەڵام ئەوانەی کە زەرەری گیانیان زۆر لێکەوتووە بە پێی بەدواداچوونی خۆم ئەوانەی کە من چوومەتە ئەو گوندانە ئەمانە هاوار و داواکاریەکانیان بڕاتان بێ بۆ موچە و ئیمتیاز نییە وەکەوەی کە زۆر کەس باسەکە. هاواری ئەوان هاوارە لە دژی ستەمکاری، هاواری ئەوان هاواری تەبایی و پێکەوە ژیانە، هاواری ئەوان ئەوەیە کاکە مەسەڵەن لە هەر خانەوادەیشی ئەنفالم پرسی بێ لە هەر ژنێکم پرسی بێ عقدەی ئەوەیە ئەڵێ کەس سەردانمان ناکە، بەرپرسان پێشتر کەنانمان ئەیانێ ئێستا سەلاممان لێ ناکەن، جاشەکان بە پێش چاومانەوەگرن. ئەمانە کۆمەڵێک مافی سایکۆلۆژیە کە ئەبێ قەرەبوو بکرێتەوە. مەسەن ئەم هاوارە هاوارێکی زۆر ئینسانیشە، هەموو کەسێک کە پرسەی ئەبێ پێویستی بە دڵنەوایی هەیە. ئێ باشە مەسەڵەن پرسەی کەسوکاری ئەنفال زۆر جیاوازە لە پرسەی مردنێکی ئاسایی. قوربانیەکانی ئەوان کفن و دفن نەکراون، قوربانیەکانی ئەوان بە ڕێوەڕەسمی ئاینی نەنێژراون، قوربانیەکانی ئەوان چۆنەڵێ بێڕێزیێکی زۆریان پێکراوە. ناکرێ ئەوانەی کە لە ژیان ئاماون تۆ بە چاوێکی ڕێزەوە سەیریان نەکەی و لە قسەش تەجاواز نەکەی. مەسەڵەن ئەوە نییە با بڵین ئێمە هەموومان کەسوکاری ئەنفال تاچی سەرە، کاکە وان نییە. کەسوکاری ئەنفال تاجی سەرە کاتێک کە تۆ کەسوکاری ئەنفالت بینی ڕێزی تایبەتی خۆی لێبجی ئەو هەستی پێ بکەن، نەک من لە دڵی خۆما پێما بێ کە من ڕێزم لێگرتووە. حاڵەتێکی زۆر تایبەتی بەوازکەم، یعنی تا ئەو کاتێک کە ئەمە بە شێوەیەکی گشتی تا ئەو کاتێک کە کۆڕی بە کۆمەڵ کەوتە سەر شاشەکان خەڵک ئومێدی هەبوو، یعنی ئومێدە. بەڵام بە تەجاواز نەکەم ئەوەی مام عەبدولکەریم بۆ بژێم. مام عەبدولکەریم ئەڵێ ئێستاش چاوەڕانی ئەوە کەم ڕۆژێک لەو ئاوارە عەرەبانەیەکێک بێ لە دەرگای ماڵەکەم بە بڵێ من کوڕەکەی تۆم، بەڵکو عەرەبێک هەڵی گرت بێتەوە کردوێتی بە کوڕی خۆی سیرکە. یعنی ئەم ئومێدە لای پیرەمێردێک کە بەرزەبرەکە کەوتووە ئومێدێکی زۆر واقعیە، بەڵکو ئەم کوڕە وەکو تەیمور وەکو فەرەج وەکو عوزێر هاشم فرسەتی دەربازبوونی بۆ هەڵکەوتە بێ و عەرەبێک گرت بێتی خۆی. بەس پێت بڵێم کە حاڵەتی لەو بابەتە هەیە، ئەزانی حاڵەتی لەو بابەتە هەیە، حاڵەت هەیە مناڵی ئەنفال کراو لە خواروی عێراق لە ناوەڕاستی عێراق عەشیرەتێکی عەرەب گرتوێتی خۆی، مەسەڵەن هاوسەرگیری کردووە لەگەڵ هەر کچێکی ئەو ماڵە. ئێستا مناڵەکان توانین بڵێن عەرەبێکن، ڕاستە مەسەڵەن ئەم کوڕە دێتەوە سەردانی کەسوکارێک کاتەوە، بەڵام ئیتر لە هەموو کوردبوونێک داشوێرە، لە هەموو کوردبوونێک مەسەڵەن ئەم خەونەی مام عەبدولکەریم خەونێکی زۆر واقعیە، مەسەڵەن گەڕانە بە دوای ئومێدێکە کە ڕەنگە بۆی تەحقیق بێ، ڕەنگە دوای مردنی ئەم حاڵەتە تەحقیق بە، چونکە لە تاوانی جینۆسایدا هەزاران چیرۆکی لەو بابەتایە کە پێویستی بە بەدواداچوون و ورد لێبوونەوە هەیە.